لە گەشتەکەی ئەو جارەمان گەیشتینە پایتەختی وڵاتی کەنەدا، شاری ئۆتاوە. ئەو شارە شارێکی دڵگیر و خنجیلانەیە، شارێکی تا بڵێ جوان و پاک و تەمیزە. دەبینن ئەم قەڵایە دەڕوانیتە سەر ڕووبارەکە و بەرامبەریشی پەرلەمانی وڵاتی کەنەدایە. کەشوهەوایەکی زۆر ساردی هەیە ئەم شارە و بە تایبەتی ئەم شوێنەی ئێستا کە سەردانمان کرد شوێنێکی زۆر مێژووی کەونە لە پایتەختی وڵاتی کەنەدا. ئەویش کەناڵی ڕیدووە. کەناڵی ڕیدوو سیستەمێکی مێژوویی کەناڵە لە هەرێمی ئۆنتاریۆ لە وڵاتی کەنەدا کە ڕووباری ئۆتاوا لە شاری ئۆتاوا بە ڕووباری کاتاراکی و دەریاچەی ئۆنتاریۆ لە کینگستن دەبەستێتەوە. نزیکەی 202 کیلۆمەتر درێژ دەبێتەوە و زنجیرەیەک دەریاچە و ڕووبار و بەشەکانی کەناڵی دروستکراوی مرۆڤ لەخۆ دەگرێت و شارەکەی زیاتر ڕازاندیتەوە و بووەتە سەرنجی گەشتیاران لە ناوەوەی کەنەدا و دەرەوەی وڵاتی کەنەداش خەڵک سەردانی دەکەن. کەناڵەکە لە نێوان ساڵانی 1826 و 1832 لەژێر چاودێرێکی زیرەکی بەریتانیا دروست کراوە. لە سەرەتادا بۆ مەبەستی سەربازی و استراتیژی دیزاین کراوە، بە تایبەتی بۆ دابینکردنی ڕێڕەوێکی دابینکردن و پەیوەندی بە پارێزراو لە نێوان مۆنتریال و کینگستن لە ئەگەری ململانێ لەگەڵ ئەمریکا، هەرچەندە بە پێی سەرچاوە مێژوویەکان تا ئێستا شتێکم بەدەست نەکەوتووە و نەم خوێندیتەوە کە کردەوەیەکی سەردەمی جەنگی بەخۆبینی بی. هەرگیز کردەوەی ئەوتۆی جەنگی بەخۆ نەبینیوە، بەڵام لە سەدەی 19دا بووەتە ڕێڕەوێکی ئاوی بازرگانی گرنگ پێش ئەوەی بگۆڕێت بەرەو بەکارهێنانی بۆ کات بەسەربردن و گەشت و گوزار. ڕیدوو کەناڵ سکەیتوەی نزیک پەرلەمانی کەنەدایە، دەکەوێتە تەنیشتی بینای پەرلەمان، شوێنێکی دڵگیرە. It's always there. Notes unfold like a rising flame. Every chord remembers your name. It burns so soft where the shadows fall, a hidden fire that outshines all. The sun beneath the song, shining where the night is long, a golden light that hides in sound. وەرزی پاییز، وەرزێکی ئاڵتو نییە. گەڵای دارەکان بەڕاستی دڵڕفێنە. پاییز هەرچەندە هەر وەرزێک جوانی تایبەتی خۆی هەیە، بەڵام هەڵوەرینی گەڵاکان لە وەرزی پاییزە تایبەتە. خۆشەویستان، لە گەشتەکەمان لە پایتەختی وڵاتی کەنەدا لە شاری ئۆتاوە لە هەرێمی ئۆنتاریۆی گەیشتینە پێش
بینای پەرلەمانی کەنەدا. بیناکانی پەرلەمان لە گردی پەرلەمان لە ئۆتاوا لە ئۆنتاریۆ هەڵکەوتوون و ڕووی لە ڕووباری ئۆتاوا هەیە. ئەوان دڵی سیاسی و ڕەمزی کەنەدان کە حکوومەتی فیدراڵی وڵاتەکە کارەکانی تێدا بەڕێوە دەبات. دروستکردنی بیناکانی پەرلەمان لە ساڵی 1859 دەستی پێکرد و لە ساڵی 1866 بە فەرمی کرانەوە. ئەو بینایە کە دەیبینن لە نێوەڕاست بەهۆی ئاگرکەوتنەوەیەک لە ساڵی 1916 لە ناوچوو جگە لە کتێبخانەی پەرلەمان، بەڵام دواتر دروست کرایەوە لە ساڵی 1927 تەواو بووە. خۆشەویستان، لێرەدا دێمە کۆتایی و تا ڕۆژێکی تر لە پایتەختی وڵاتی کەنەدا دێمەوە خزمەتان لە شوێنێکی گەشتیاری تر. بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.